جواب بزانین معاناتی کرێکاران چییە کارمەندان چیە لەوەی کە لە کەرتی تایبەت کارەکەن و ئەیان و دەستەبەری کاریان هەبێ بیمەیان هەبێ بۆ هەمان تۆمار نەکراوە لەگەڵ چالاک ڕەوف سەرۆکی لقی سلێمانی سندیکای کرێکارانی کوردستان گفتوگۆکەم کاک چالاک سڵاو لێبێ لە کوردستان لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە سلێمانی کرێکاران کارمەندان لە کۆمپانیاکان دەستەبەری کاریان بۆ ئەکرێ بیمەیان بۆ ئەکرێ خانشینی ئەیانگرێتەوە بەڵێ زۆر سپاس بە دڵنیایەوە بەڵێ لە هەرێمی کوردستانی یاسایەکەیە ژمارە 39 ساڵی هەفتاویەکە ئەم یاسایە لە ساڵی هەفتاویەک ڕژمی فاشی ئەو سای بەغادری کردووە تا ئەم دقەی لەگەڵ جەنابە قساکەم لە هەرێمی کوردستان ئێمە بەو یاسایە کارەکەین ئەم یاسایە کۆمەڵێ بە بڕگە و بابەتی زۆر جوانیتیایە ئەم یاسایە تایبەتە بە دەستەبەرکردنی کرێکاران لە هەرێمی کوردستان بەڵێ کرێکاران دەستەبەریان بۆ کرێەوە کرێکاران خانەنشینەکردن یاساکە هیچ گرفتێکی تایە بۆ کرێکاران کە هانیان نەیات خۆیان تۆمارکەن هیچ گرفتێک لە یاساکە هەیە ئەو یاسایە یاسایەکی زۆر کۆنە لەگەڵ سەردەمی ئێستا و لەگەڵ تەکنیکی کاری کرێکاران لە شوێنکارەکان و ئەمانەیە و لەگەڵ پێشکەوتنی دنیاە گونجاو نییە بەڵام ئەگەرەم یاسایە لە 1970 وەکو خۆی جێبەجێ بکرێ لە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە گرفت دروست ناکە کرێکاران لە 1970 گوشتەرانیان جیاوازترە بێ باشتر ئەبێ بەڵام ئەوەی کە ئێمە و هەموو هەڤاڵەکانی تر و هاوڕێکانی من لەم ڕێکخراوانە ئیشەکەین بۆ داکۆچیکردن لە مافی کرێکاران بە دوواداچوونەکەین بۆ یاساکان هەموو ئەمانە ئەو گرفتانن کە کرێکاران ئێستا لە هەرێمی کوردستان پێوە ئێناڵێنین ئەویش ئەوەیە خاڵی ئەساسی و جەوهری ئەم بابەتەوەیە کە یاسای دەستەبەری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێ یەک خاڵی نەبێ باقیەکەی تری بە هیچ شێوەیەک لە هەرێمی کوردستان جێبەجێ باشە هۆکارچێک کاک چالاکانی جێبەجێ ناکرێت گرفتەکە لەکوێیە حکوومەت ناوێت جێبەجێ بێ کێشەیەکی دروست کردووە یانی بۆ نانەوێت جێبەجێ بێ ئەگەر دەرفەتم بەی منە ئەمە ینی بە سەریحی ڕوونکردنەوەیکی ئەوە بەم بۆی جۆگران بینەران تێبگەن کرێکاران تێبگەن کە حکوومەت بۆ نایە یاسایە جێبەجێکە لە زمانی ڕژێمی فاشی ئەو سایبەغایە حکوومەتی عێراقی بڕیاری 150 دەرکرد کە کرێکاری لە کەرتی گشتیان هێشت ئەم هۆکارەوای کرد کە هەچی ئەو پارەی لە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکارانی دەستەبەرکرا و کۆکرا بۆ لە شەڕی ئێران عێراقا سەرفی کرد ئێستا لە 30 ساڵ حکومڕانی 32 ساڵ حکومڕانی هەرێمی کوردستان وەک نۆ کابینەیەک لە دوایی یەکی حکوومەتی هەرێمی کوردستان و 5 خولی بەڕێزی پەرلەمانی هەرێمی کوردستان نەیانتوانیوە ئەم یاسایە وەکو خۆی جێبەجێکەن تەنیا یەک خاڵی نەبێ ئەویش کۆکردنەوەی ئەو پارە و داهاتەیە کە لە کرێکارانی سەنگ لە ساحەفەی موچەکانیان کرێکاران کە لە کەرتی تایبەت ئیشەکەن فەرمانبەران ئەوانەی کە بە گرێبەستی شەکەن لە کۆمپانیاکانە ئەمانامی لە کەرتی تایبەت ئیشەکەن یەک خاڵی ئەم یاسایە ئەوەیە کە کۆکردنەوەی بڕێک پارەیە بڕینی بڕێک پارەیە لەو موچەی کە ئەم کرێکارانە لە شوێنکارەکانە وەریەگرن کە لە ساحەفەی موچەکەیەتی ئەم لە سەدا حەفەیە لە 5 لە پارەی کرێکارەکە و لە 12 بێ خاوەنکارەکە خۆی بیدا لەگەڵەوەی خاوەنکار خۆی لەم بابەتە دزێتەوە کرێکار و هاوڵاتیان و ئەو کارمەندانی لە کەرتی تایبەت ئیشەکەن باوەڕ و متمانیان بەم یاسایە نەماوە باوەڕ و متمانیان بە بەرگە و بابەتەکانی نەماوە چکە ئەوەی ئەیبینین ئێمە ڕۆژانە ینی تەسەور کە تۆ سیرکە ئەم کرێکارانی کە پاریان لێ بڕێ بۆ دەستەبەری کۆمەڵایەتی بیزاد ئەم ڕۆیانی بین مناسبە ئەمڕۆ من کێشیە کات بۆ لام کرێکارێک زەواجەکە و 4 ساڵ کرێی پارەی دەستەبەری داوە لە ڕابردووە 2 ساڵ بۆ 2 ساڵ و نیوە دابراوە لەوەی ناوی لە دەستەبەر هەبێ لی هەموو کارێک دابراوە ئێستا چووە معاملەی کردو تەقدیمی کردو بۆ وەرگرتنەوەی پارەکە کە ئەڵێ من زەواجەکەم بۆ خەرجیەکەم پارەکەشی نادەنەوە سجای ئەوەی کە لە یاساکەیە بەرگە و بابەتەکانی یەکێ لەو خاڵانی ئەوەی کە ئەبێ ئەم کرێکارە لەو پارەی خۆی داوێتی خۆی پارەی حەقی خۆی داوە بە حکوومەت یاوێتی بەم سندوقە وەزارەتێک تایبەتمەندە بەم بەجێبەجێکردن و معنیە بەم بابەتە سەلامەتی پیشەی کە سەلامەتی تەندروستی یەکێکە لە بەرگەکانی ئەم یاسایە کە هەر کرێکارێک دەستەبەرکرا تووشی ڕووداگە بێ ئەبێ کرێکارێکی ڕوودا بوو بێ دەستەبەریشی کردبێ قەرەبۆکی وەرنەگرتبێ پارەکی خۆی وەرنەگرتبێ ئەی بە دڵنیایەوە بڵێ هەر کرێکارێکی خۆماڵی کە دەستەبەری بۆکرێ کە داوای وەرگرتنەوەی ئەو بڕەپارەیەکە لە دەستەبەری کۆمەڵایەتی دوای ساڵێک حکومە دەیداتەوە وەزارە دەیداتەوە هەرچەند ئەمە
چەند لایەنێکی ئیجابی زۆر باشی تایە چکە لە یاساکە هاتووەڵێ ئەم کرێکارە بوو ئەوەی وشیاری کەینەوە لەوەی کە ئەگەر ئەم پارەی بمێنێتەوە لە دەستەبەری کۆمەڵاتی وە بچێتە شوێنکاری چیکە بۆی بە خزمەت حسابە بۆ دڵنیایی جەنابتانەوەیە کە ژنان لە تەمەنی 55 ساڵ و پیاوان لە تەمەنی 6 ساڵە ئەگەر ئەویان 25 ساڵ خزمەتی هەبێ و ئەمیشان 20 ساڵ خزمەتی بەیەکەوەی هەبێ لە دەستەبەری کۆمەڵاتی بە دڵنیایەوەکو کارمەندێکی حکومی خاننشینی بووەکرێ بەڵام ئەم ڕێژەیە زۆر کەمە لە هەرێمی کوردستان یعنی لە هەموو ئەم ساڵانی ڕابردوو تاکو ئێستا 800 کەس خانەنشینی بۆ کراوە من باسم کرد ئەم یاسایە یاسایەکی جوانە یاسایەکی باشە سەرباقی ئەوەی قسەمان لەسەر تەواوی بڕگە بابەتەکانی کە لە ساڵی هەفتاوێک ئەم یاسایە دەرچووە لە حکوومەتی عێراقی دەری کردووە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستانیش وەلایانی پەیوەندیدار لایانی معنی بەم بابەتە کەم تەرخەمە بووەتە هۆکاریەوەی کرێکار متمانی بەم یاسایانە چی بکرێ کرێکارانی ئێمە سوودمەند بن لە یاسای خانشینی بیانگرێتەوە گرفتەکان چین تا چارەسەر بکرێن خاوەنکارێکێکە لەو کێشانە حکوومەت پێویستەکە فشاریان لێ بکە بەڕاستی من نامێ خۆمانی لێ بدزمەوە هەمومان بەیەکەوە ئێمەی سندیکاکانی کرێکاران ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و خاوەنکارەکان و حکومت هەمومان کەم تەرخەمی لەوەی کە نەمانتوانیەوە کرێکار وەکو خۆی وشیارکەینەوە لەم بابەتە بەڵام ئەوەی کە کەم تەرخەمی ئەساسیە لەم بابەتەیە بەڕاستی من ئەمە لە کەناڵێکی فەزایی و معروفی ئەم هەرێمی کوردستانە قساکەم کە لەوانەیە ئێستا چەند ملیۆن کەسێک گوێی لەم گفتوگوی من بێ من بە وەزارەتی کار و کارباری کۆمەڵاتی یەکەڵم 100 جارم پێوتون 10 جار لە یادداشتەکانمانە باسمان کردو توانە ئێوە بوونەتە هۆکاری ئەوەی متمانەی حکوومەت و یاسای کار لە ناو کۆمەلگایە لە ناو کرێکارانە نهێڵن بە هۆکاری ئەوەی ناتوانن ڕێکارە قانونیەکانی ئەم یاسای کارە وەکو خۆی لە سە تا دەی یاساکە بۆ جێبەجێکن بۆیە کرێکار نایەوێ ئەم پارێ با بە ئێوە چکە ئێوە ڕێکارە قانونیەکانی وەکو خۆی بۆ ناگرنە بەرتەنیا پارەکە کۆکەنەوە بەڕێز تەسەوەرەکەی 950 ملیار دینار لە ڕقم حسابیەکە لە وەزارەتی دارایی لەی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە تەنیا بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ هەیە تعاملی پێوە بکای یەک نەوەزیری دارایی نەجێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەم 950 ملیاری باست چالاک هی دەستەبەری کرێکارانە بەڵێ ینی ئەو 950 ملیاری باست کرد هی دەستەبەری کرێکارانە بەڵێ ئەو پارەیە کە لە ڕقم حسابیەکە لە وەزارەتی دارایی کۆکراوەتەوە کە ئێستا ڕێژەی کۆتایەکەی من لە دەمی خۆیانەوە بیستومە کە 950 ملیار احتیمالی زۆر بە زیاتری بەرۆژوورتریشی هەیە بەرە خواردن نییە ئەم پارەیە تا ئێستا بە ڕقم لە لای ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتی دارایی و لای حکوومەتی هەرێمی کوردستان ماوە خۆ ئەگەر وانە ئەگەر ئیستا ئەوان ئەڵێن وانە با من بن بەدادگا بابێن بۆ کرێکار ئەو سندوقەی کە دەستەبەری کرێکارانە بیمەیانە 950 ملیار دیناری خۆیانی تایە بەڵام ناتوانن سوودی لێ بینەوە کرێکاران وەریگرن بە زووی ینی بۆ نەمامەڵەکەی لە مانگێکە تەواو بێ لە چەند ڕۆژەکە نەدێژ من ئەو ڕوونکردن بەڵێ ئەو کرێکاری کە ئەوێ ئەم پارەیە داوا بکاتەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە ڕێی لە ڕێکارە یاسایەکانی کە بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵایەتیە بەڵێ پارەکەی دادەوە بەس دوای ساڵێکی داتەوە ئەمە گرفتە لای کرێکارانی خۆماڵی چکە کرێکاری بیانی لە مای 24 ساعتە ئەم پارەی وەرەگرێتەوە و ئەم پارەیە هیچ زەریبێکی لێ نادا بە مۆڵی خاتە گیرفانی باتەوە بۆ وڵاتی خۆی هەر کرێکارێکی بیانی کاکچارە لە هەرێمی کوردستان کارکە لە 24 ساعتە وەرەگرێتەوە کرێکارێکی بیانی ئەو پارەی دەستەبەری کە خۆی و خاوەنکار داوێتی بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەڵێ کاتێککە داواکاریەکە بۆ مامەڵەکردنی وەرگرتنەوەی پارەکەی بەڵێ لە 24 ساعتە پارەکەی وەرەگرێتەوە کرێکاریی خۆماڵی دوای 1 ساڵ وەرەگرێتەوە زۆر مۆڵەتم بە ئەمە بۆشی تەعنە بم لەسەرم بابەتە ئیجازە بە خۆی ئەمە کاریی باشە لایەنە ئیجابەکانی زۆر باشە چکە کرێکاری خۆماڵی فێرەکە ئەگەر لای ئەم خاوەنکارە 2 ساڵ دەستەبەریە بوو ماوەیەک لە کار دابڕا دوایی چۆ لای خاوەنکاری چکە دیسان دەستی پێکردەوە لە کۆتاییە 25 ساڵ پارەدانی بە دەستەبەری کۆمەڵایەتی بۆی ئەبێتە خێروبەرەکەت لە ئاخرە بۆی ئەبێ بە خانەنشینی لە کۆتاییە بەڵام گرفتی ئەساسی لەمەیە ئەوەیە ئەو کرێکاری لە شوێنکارێک کارەکەی تەواو بێ ئەچێتە شوێنکارێکی کە ماوەی مانگێک یا 2 مانگ یا 3 مانگ ئەم کرێکارە قوربەسەرە بی ئیشە بێ
لەم یاسایە هەیە کاڵێک بەڕێبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی ئەبێ قەرەبووی بکاتەوە یعنی بە ڕێژی چکەم موچیچ بداتێ تا کارەکە دۆزێتەوە تا ئیسا ئەم بڕگەیە لە هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵ حکومڕانیان جێبەجێ نەکراوە کەواتە کرێکار چۆن متمانی بە مامێنێ خۆی بچێ بڵێ من کرێکارم لەم کارگێ و ناوم تۆمارکە و پێویستیم بە دەستەبەرێ بەعکسەوە ئێمە کە لیژنەکانمان لیژناوبەشەکانمان ئەچینە سەر شوێنکارەکان ئەچینە لای خاوەنکارە بەڕێزەکان ئەچینە کارگەکان چەند خاوەنکارەکە کرێکارمان لێشارێتەوە ئەوەندەش کرێکارەکان خۆیان نەشارنەوە بەڕاستی بە ڕسمی بێ ماڵە ناڵێن کە نامانێ خۆمان دەستەبەرکەین نامانێ و پارێمان لێ ببڕن ئەمەمان ناوێ یعنی ئەو دەستەبەری کە ئیستا و کرێکاری کە ئیستا تۆمار کراوە لە سنووری لە هەرێمی کوردستان لەسەر زاری جێگری بەڕێوەبەری گشتی وەزارەتی کارەوە فترێک بەر لە ئێستا وتی 5,000 کرێکار ناوی لە دەستەبەر تۆمار کراوە لەم ڕێژەیە نزیک بە 7,000 کرێکاری بەر سنووری سلەیمانیەکەوێت کە ئەمانە ئەم کرێکارانە ناویان لە دەستەبەری کۆمەڵاتی تۆمار کراوە بۆ ئەوی لایندا خانەشین کرد. سپاس بۆ چالاک ڕەوف سەرۆکی لقی سلێمانی سندیکای کرێکارانی کوردستان بەرچاوڕوونی زۆر باشیانێ بێگومانم بابەتە یێواڵەگرێ کاتی تر بە ورتر لەگەڵ لایانی پەیوەندیداریش قسەی لەسەر بکەین بۆ وایکە ئابوورێکی زۆر باشتانە.